هۆکارەکان چییە؟ خەڵکی خۆی دەکوشت. خەم و پەژارە و بێزاربوون لە ژیان. من دەڵێم خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، خۆ تۆ لە بەهەشتا ناژیت بتەوێ هەر لە خۆش و شادیابی. بەهەشت خەم و خەفەتی تیانە، دنیا پڕە لە خەم و خەفەت. بەخۆ خنکاندن بەخۆ کوشتن کۆتایی بە خەم و پەژارەکان نایە، بەڵکو سەرەتای خەم و پەژارە دەست پێ ئەکات. هەموو ناخۆشیەکان لە دوای مردن و خۆ خنکاندنت، خۆ کوشتنت، خۆ سوتاندنت، هەموو خەم و خەفەت و عەزاب و ناخۆشی و ناڕەحەتی ڕوو ئەدات. کەواتە چارەسەری تۆ ئەوەیە هەوڵ بدەیت بە زیکر و یادی خوا، بە نوێژ و بە عیبادەت خەم و پەژاری خۆت لابەری، نەک بە خۆ کوشتن. چونکە خوا گەورە دەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. ئیمانداران بە زیکر و یادی خوا دڵی خۆیان ئارام دەکەنەوە. بێگومان بە زیکر و یادی خوا دڵەکان ئارام دەبنەوە. خواناسان کاتێک کێشە و مشکیلان هەبوو نوێژیان نەکرد، عیبادەتیان نەکرد. خوانە ناسانیش کاتێک کێشە و مشکیلانی خۆیان دەکوژن. خەم و پەژارەی تۆ بە خۆ کوشتن کۆتایی پێ نایە، بەڵکو دەست پێ ئەکات. ئەو خەم و پەژاری کە تۆ تێدای واللهی بەقەد یەک چرکە و یەک دەقەی ناو عەزابی قەبر و جەهەنەم ناڕەحەتت ناکات. کەواتە ئەگەر لە عەزابی خوا بترسی کاری وەها ئەنجام نادەی. چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ومن خنق نفسه في الدنيا فقتلها خنق نفسه في النار. خوابمان پارێزیە. هەر کەسێک لە دنیادا خۆی بخنکێنێ بەهۆی ئەو خۆ خنکاندنەوە بمرێت، بە لەچکێکە، بە حەبلێکە، بە هەر شتێکە. چون ئینسان ناتوانێت زەوجا خۆی بخنکێنێ. کاتێکە تۆزێک تەنگە نەفەسە بێ دەستی شی لە بێتەوە، ئەبێ شتێک هەڵواسێ پەنا بەخوا بۆی خۆی پێ هەڵواسێت. لە ڕۆژی قیامەتە هەر خۆی دەخنکێنێ لە ناو جەهەنەمە، بەڵام ناشمرێ. یعنی بێنە بە چاوی خۆت کورسیەک لە ژێر پێتدا بێ، خۆت هەڵواسە بگەیتە نیوەمبردنێک و دووبارە بەرزت کەنەوە، چیت بەسەرا دێ؟ نامری، تەمەن هێشتا نەمردوویتە، ناڕەحەتیە زۆرە بینی. ئەو ئینسانش لە جەهەنەمایە نامرێت، بەڵام ئەو ناڕەحەتی کە ئەو کەسەی کە ئەخنکێت تووشی ئەبێ، هەموو ئێش و ئازارەکە، بەڵام نامرێت. مردن نییە. ئەجینە ئەو ئێش و ئازارە بە کاملی دەچێژێ ئەو ئینسانە پەنا بەخوا. ئەوەی خۆی بخنکێنێ هەر خۆی دەخنکێنێ ناو جەهەنەمدا. ئەوە قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئیتر تۆ بڵێ خوا غەفوور و ڕەحیمە، کەیفی خۆتە؟ ئەو پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هەزار ئەوە ملیۆنی ئەوەی خوای ناسیوەکەوە ئەفەرمێت وەڵا خوا بەڕەحمە، من خۆمە کوژم، خوا بەڕەحمە، خوا بەڕەحمە و دەتخاتە ناو جەهەنەمە و ئەبێ هەر خۆشە بخنکێنی. خوا بەڕەحمە بەرامبەر بە کەسێ ڕەحم بە خۆی بکە لە ژێر فەرمانی خوادا بێ، نەک کەسێ سەرکەش بێ ملکەچی نەکات بۆ فەرمانی خوا. بۆیە پەنا بەخوا گەر ئینسان خەم و پەژاری هەبوو خۆی ناکوژێ، خۆی ناخنکێنێ، ڕوو دەکاتە خوا، زیکر و یادی خوا دەکا، قورئان دەخوێنی، عیبادەت و خواپەرستی دەکا، بۆی نەجاتی بێ. بە گۆرانی نەجاتت نابێ، بە نێرگە لە خواردن خەم و خەفەت ناڕوا، بە زیکر و یادی خوا و بە ڕووکردنە خوا کێشەکانت کۆتایی پێ دێ، پشتیوان بەخوا.